شتێکی خۆشە ئێمەش ئەمڕۆکە هاتوین لە نزیکەوە هەم بەشدار بین لە فستیڤاڵەکەیان هەم جارێکی دریش وەکو ئاماژەم پێی کرد پێشووتر دەستخۆشی لەم برا عەزیزەم بکەم کە کاگاوارەیە کە شتێکی جوانیان کردووە بە ئیمکانیەتێکی کەم بەڵام بە کارێکی گەورە و کارێکی جوان دڵخۆشم کە ئەمڕۆکە هاتمێتە ئێرانە هەمیشە وتومانە کەرکووک و کەرکووکیەکان جیاوازن لەگەڵ هەموو شارەکان تری عێراق ئەمەیە گەنج و توانای ئەم خەڵکی ئەم منتیقەیە جیاوازێکی تری پێشاندا کە بە ئیمکانیەتێکی کەم بەڵام ئیشێکی جوان ئیشێکی پیرۆز کە من تقریبا نزیکەی سەعاتێکە لێرانم ئەمەندە دڵخۆشم مەگەر خوا بڵێ بەس کە لە نزیکەوە ئەم خەڵکەم بینیوە. فستیڤالەکە تەبەن کۆتا ڕۆژە سێم ڕۆژە ئێمە سوپاسی خواکەین و سوپاسی بەدەنگاوە هاتنی هاوڵاتیانی خۆشەویستی قەرەهەنجیر چەمچەماڵ کەرکووک بەگشتی ناوچەکەکەین کە زۆر بە شێوەیەکی باش بەڕێوە چووە بە ئەمنێتێکی باش و خەڵکەکە زۆر دڵخۆشن لەبەرەوەی لە مێژووی قەرەهەنجیرا یەکەم جارە فستیڤالێکی لەم شێوەیە بەڕێوە بچێت و ئێمە بیرمان لەوە کردوتەوە بۆ ساڵانی داهاتوو بیکەین بەڕاستەکەی قەرەباڵغەکە ئێجگار زۆرە ئەمانوێت فراوانتری بکەین گەورەتری بکەین بۆ ساڵانی ئایندا. من لە کەرکووکی خۆشەویست ساواتمی لەگەڵ خزمەیە لاماندا و بەڕاستی چامان بە و هەموو شتە کوردەواریانەکەدەوە بەرهەمە خۆماڵیانەیە خۆی لە خۆیدا هەست بەوا کرد کە ئێمەش ئیشمان لە وڵاتانەی تر کەم نییە لە ڕووی کەشاوەرزی و لە ڕووی زەراعەتەوە ئەو هەموو میوە جوانە ئەو خواردنە کوردەواریانە ئەو میوە جوانانە هیوادارم لەم جۆرە فستیڤاڵانە پەرەی پێ بدرێ و لە هەموو جێگاکانی کوردستان ئەو فەلاحەکان کەشاوەرزەکان بەرهەم و بەروبوومەکانی خۆیان نمایشکەن و پیشەن هەموو گەلان و جیهانی بدەن. دو بين عادي بس زاخ ساكم هوا إني حسبي فوق خۆم هەنجیرم هەیە هەر خۆم هاتم سەردانی ئێرانە بکەم پێشم خۆشە ساڵانە دووبارە کرێتەوە ئەم فستیڤاڵە شتێکی چاک و جوانە حەزەکەن هەموو ساڵ شتێکی وا بکرێت لە ئەم شوێنانە لە شوێنە کوردەواریەکان خۆمان خۆم و پیاوەکەم هاتوونە لە کەرکووک بۆ ئەم ئیسیفاڵە جوانە حەزەکەن جیرە خۆشەکەیشی بخۆن بەخۆشی ئینشاءڵڵا هەموومان و هەمووی ساڵ ئینشاءڵڵا بەخۆشی بێ. گوندی بنەیە گوندی ساتیە گۆرانە خاڵەبازیانیە کەوڵەیە ئەمانە یعنی شتێکی زۆر جوان یعنی کراوە ینی بە ڕێکوپێکی کراوە تا ئیستا زۆر خۆشحاڵین ئەمە ڕۆژێکی مێژوویە ئەمە لە 2023 دەیەم فستیڤاڵ بووە یەکەم فستیڤاڵ بووە ئەمە جێ خۆشحاڵیە دوای هەموو جوتیارەکانی دەوروبەری قەرەنجیر بەشدارن ئەمە بێتە هەندانێک بۆ جوتیارەکان بۆ داهاتوو ئینشاڵڵا بێتە پێشبڕکێک بۆ ئەوانی کەوا باخی هەنجیر زیاتر دروستکەن. زۆر خۆشحاڵین کەەوە ئەم فستیڤاڵە کراوە ئێمە بە هەنجیر بەشدارینەوە ئەو بەروبوومانی کە شارین خۆمانە سوپاسیانەکەینکەوە ئەم فستیڤاڵیان ڕێخستووە هەنجیری ئیمساڵ شکر بخوا جوانە بەڵام هەنجیری ڕەشمان خراپە بۆ هۆی و بارانبارینی پارەوە. گرینگە ئەم فستیڤاڵە چکە بۆ کۆمەڵگا زۆر مهمە هەمیش لە جەوێکی ئەو هایە کە خەڵکەکان دێن زۆر باشە. فستیڤاڵێکی جوانە فستیڤاڵی هەنجیرە کۆمەڵە کاری دەستی و خواردنی کوردەواری و کۆمەڵێکی نەوعیاتی زۆر جیاوازی هەنجیری لێ منیش بە ئەزبەریدی هەنجیری فرێش بەشداریم کردووە بۆی لەم گەرمایە کە مەتیونەتی ئەم خەڵکە بشکێنین. Thank you.